ئەوەی لوبنان جا دەکاتەوە لە وڵاتانی تر بوونی چەندین نەتەوە و پێکاتە و قەوارەی سیاسی جیاوازە کە خۆی دەبینێتەوە لە بوونی 19 تایفە و مەزهەبی جیاواز. کوردانی لوبنان لەگەڵەوەی ژمارەیان لە 100,000 هاونیشتیمانی زیاترە لە هەمان کاتدا خاوەنی دوو حیزبی سیاسی و کۆمەڵەیەکی خێرخوازی خاوەن مۆڵەتن کە لە وڵاتەدا کار دەکەن و بارەگای سەرەکیان لە بەیروتی پایتەختە. پاژنیوەڕۆیشی باراناوی سەردانی کۆنترین حیزبی کوردیمان کرد لە وڵاتی لوبنان کاویش حیزبی ڕزگاریە. سەرۆکی حیزب پیاوێکی بە ساڵاتچووە و بە پێی زانیاریەکان لە سەرەتاکانی دروستبوونی حیزبەکەوە سەرۆکە و پێش نەخۆشکەوتن و لە جێدا کەوتنیشی لە ساڵی 2013 لەگەڵ کۆمەڵێک سەرۆک حیزبی تردا سەردانی بەشار ئەسەدی سەرۆکی سووریا دەکەن کە گوایە لە کۆبوونەوەکەدا سەرنجی ئەمان وەرگیراوە بۆ ڕوبەڕووبوونەوەی تیرۆر لەلایەن حکوومەتەکەی ئەسەدەوە. 18 طائفة هنري لبناني دهنا 18 هبون نهاية علوي جواركنا طائفة بونا 19 شو معناها يا وقت يقول مثلا ملاتي ما يكردجي أو جيب به ملي كردية أو طائفة أو جي وكذا ملاتها حقي وناكي تمثيلا برلمان دبيد حكومتي دبيد دوائر حكومتي دبيد. ئەم حیزبە لە ساڵی 1975 لەسەر دەستی فەیسەڵ فەخرۆ و مەحموود خدر فەتاح و چەند هاوڵێکیان بە هاوکاری پارتی دیموکراتی کوردستان دادەمەزرێ. بوونی وێنەکانی مستەفا بارزانی و مەسعود بارزانی لە ژووری سەرۆکی ئەو حیزبە ئەو ڕاستیەمان زیاتر بۆ ڕوون دەکاتەوە. ئێمە مێلڤێدی کوردی مەلڤێدی کەسێک و مەسەرەن بێژمەدە 50,000 سەوتەی واناکی ئەو ناکەسە سنە مەحسوبن حەقی وێ طائفەها ئەو وی ملەتی هایی کورد طائفة سنة راي طائفة سنة بخوزاني هر شر برشي كردستاني كمذهبي أو كطائفة أو كسلطة سنة شرعي متكي بس شيعة وفي الله ودرزيتا إذا حقي متكن قو مثلا حقي مت تمثيل هذا الشيء ببي دنق بشيعة متكن بفلها رتكن بدرزية رتكن بحمي كثير رتكن سنة دعوتكن سنة دعوة اعترافي مناقي چالایشی ئەم حیزبە زیاتر لە بۆنەنەتەوەییەکان بەدەردەکەوێ لە هەمان کاتدا حیزبی ڕزگاری خاوەنی بڵاوکراوەی وەرزی خۆیەتی و تا ئێستاش بەشداری چەند خولێکی هەڵبژاردننی پەرلەمان و شارەوانەکانی وڵاتەکەی کردووە بەڵام هیچ کاندیدێکی نەیتوانیوە دەنگی پێویست بهێنێ و خۆشیان دەڵێن ئەوان بەو پێی زۆرینەیان سەر بە مەزهەبی سونەن بۆیە لەسەر سونەکانی ئەو وڵاتە حساب دەکرێن و دەژڵێن سونەکان مافی ئەوان نادەن و نوێنەریشی کورد لە هەڵبژاردنەکاندا بە کورد ڕەوا نابینن. عشقناك ووضعنا ترابك كحلا للعروسات. ملتي كرد ملتك هردم آزاد بوا هردم آزاب بوا هردم باق بوا هوادارم خوا بباكي خمام بمام كيدر يتر لويايتك همو الدنيا حبساون لآزايتي كرد همو الدنيا حبساون لمقاومي كرد. حزبی وەلای وەتانی کە لە هەمان کاتدا خاوەنی مەجلیسی ئەعیانی کوردی و ئیتیحادی تەڵەبەی کوردیە لە لوبنان یەکێکە لە پارتە کوردیەکانی تری ئەو وڵاتە و لە ساڵی 2008دا دامەزراوە. ئەو حیزبە چەندین چالاکی زۆرازۆری هەیە و بەشداری هەڵبژاردنەکانی وڵاتەکەشی کردووە بەڵام بە هەمان شێوەی حیزبی ڕزگاری نەیتوانیوە هیچ کاندیدێکی سەر بکەوێ. ئەوەش لە کاتێکدایە بە تەنها لە بەیروت 24,000 دەنگدەری کورد مافی دەنگدانی هەیە. يعني اجتمعت جهودنا لقدرنا أسسنا حزب الولاء الوطني أخذنا الترخيص القانوني ئەوڵەکانی خۆمان چڕ کردەوە و حیزبی وەلای وەتەنیمان دامەزران ڕێگەپێدانی یاساییمان وەرگرت و تا ئێستاش چەندین کاندیدمان هەبوو زۆریش هەوڵمانداوە لە ماوەی 7 ساڵی ڕابردوودا کاندیدای پەرلەمان و شارەوانیمان دەربچێت و کورد بێت بەڵام سەرکەوتوو نەبووین هەرچەندە دەنگی زۆریشمان ئەهێنا حیزبە گەورەکان ڕەتی ئەویان ئەکردەوە کە کوردێک کاندید بکەن لە ناو لیستەکەی خۆیاندا لەگەڵ ئەوەی ئێمە ئەتوانین بە پارە دەنگ بکڕین بەڵام ڕەفزی ئەو بیرکردنەوانە دەکەین ئەتوانین هاوپەیمانەتی ببەستین بەڵام بە مەرجی ئەوەی ئەندامێکی ئێمە بخەنە ناو لیستەکەیانەوە بەڵام سوپاس بۆخوا ئێمە ئێستا خەریکی ئەوەین خۆمان بەهێز بکەین بۆ ئەوەی بتوانین ئەوە بەدەست بهێنین کە ئامانجمانە باعتبار انه نحن يعني الشعب انه قادرين ياخذوا اصواتنا مقابل شويه مال يعني. حزبی وەلای وەتەنی ئەگەرچی لە دوایین هەڵبژاردننی شارەوانی لوبناندا 10,000 دەنگی هێناوە بەڵام لەلایەن حیزبی ڕزگاریەوە
وەک حیزبێکی کوردی دانی پێدا نانرێ. لە بەرامبەرشدا سەرۆکی حیزبی وەلا دەڵێ ئەوان کێشەیان لەگەڵ هیچ لایەک نییە. پەیوەندیمان لەگەڵ حیزبی ڕزگاری و هەر کۆمەڵێکی تری کوردی لە بەیروت زۆر باشە. هەر کۆمەڵە و دەستەیەکی کوردی هەبێت یارمەتی دەدەین لە بەرزترین ئاست کە سوودی کۆمەڵەکەمانی تێدا بێت. ئێمە هەموو کوردی لوبنانی بە ئەندامی خۆماندا دەنین، هەرچەندە بە شێوەیەکی ڕێکخستنیش پەیوەندی پێمانەوە نەبێت. لە پارێزگا جیاوازەکانی لوبنان کوردان بە درێژایی مێژوو بڵاو بوونەتەوە وەک ئەیوبیەکان و هەمەوەندیەکان و چەندانی تر. بەڵام ئەوەی تێبینی دەکرێت ئەوەیە کە ئەم بنەماڵە بەڕەچەڵک کوردانە هیچ پەیوەندیەکیان بە حیزب و ڕێکخراوە کوردیەکانەوە نییە و دەنگیان پێنادەن. لەسەر ئەو پرسە دکتۆر هاشم ئەیوبی کەنەوەی سەلاحەدینی ئەیوبیە دەڵێ ئەو حیزبانە پەیوەندیان پێوە نەکردوون و ڕایشیگەاند ئەوان نەزمان و نەکولتوری کوردی نازانن. لا أظن أننا ننتمي لأحزاب كردية لأنهم لم يتصلوا. باوەڕ ناکەم پەیوەندی بە هیچ حیزبێکی کوردیەوە بکەین، چونکە ئەوان لە بنەڕەتدا پەیوەندیان پێوە نەکردوین. بۆ نمونە ئێمە نازانین بە کوردی قسە بکەین و ئاداتی کوردیش نازانین، بەڵام هاوسۆزیان بۆ دەڕەبرین و گرنگیان پێدەدەین. ولكن أكراد لبنان بحد ذاتهم نەبوونی نوێنەری کورد لە پەرلەمان و شارەوانیەکانی وڵاتی لوبنان لە کاتێکدایە کە بەشێک لە کەمەنەتەوەی و ئاینیەکانی وەک ئەرمەن و دورزی و عەلەوی و سریانی نوێنەری خۆیان لە پەرلەمان و شارەوانی وڵاتی لوبناندا هەیە. ئەگەرچی بەپێی سەرچاوە مێژوویەکان بەر لە 800 ساڵ سەلاحەدینی ئەیوبی بەخۆی و بنەماڵەکەیەوە لە سووریاوە ڕووی لە لوبنان کردووە و لە چەند ناوچەیەکی ئەو وڵاتەدا نیشتەجێبوون، بەڵام لە سەرەتاکانی سەدەی ڕابردوو بەدەیان هەزار لە هاوڵاتیانی باکوور و ڕۆژئاوای کوردستان ڕوویان کردوتە وڵاتی لوبنان و زۆربیان لە بەیروتی پایتەختی ئەو وڵاتە نیشتەجێبوون و لە پاڵ 19 تائیفە و مەزهەبە جیاوازەکانی ئەو وڵاتەدا ژیان دەگوزارێنن. ئیرۆ لە لبنانێ کورد بێخودینێ بڕاستی. ئیرۆ کە مەسیحی عالەمێ ژوان خودینە. شیعە ئیران ژوان خودی. سنە دەولەتێ خەلیج سعودی ژوان خودی. کورد لە لبنانێ بێخودینە بڕاستی. 06 ساڵی 1963 بۆ ڕێخستنی کاروباری کوردەکانی ئەو وڵاتە لەسەر دەستی محەممەد سەرۆخان و هاوڕێکانی کۆمەڵەیەک دادەمەزرێ بە ناوی کۆمەڵەی خێرخوازی کوردی لوبنانی. ئەم کۆمەڵەیە تا ئێستا بەردەوامە لە کارکردن و لە بۆنە و ڕێوڕەسمە نەتەوەییەکان و جەژن و پرسەکاندا زیاتر کارەکانیان دەبینرێ. ئێرە لە پاڵ خەمی دابینکردنی بژێوی بۆ سەدان لەو ئاوارانەی ڕۆژئاوای کوردستان کە هاتوونەتە وڵاتی لوبنان لە هەمان کاتدا خەمێکی گەورەتر بەرۆکی ئەوانی گرتوتەوە کە ئەویش خەمی لەبیرچوونەوەی زمانی کوردی واتە زمانی دایکە. سەدی حەشتی زمانی خۆونداکردن، یعنی ئینسانێ دەعمرێ مدی هینا بزمانی خۆ قسە دکن. پشتی عمرێ متەفێم کردوێ مەسیری مەجی ببن نەولێ کوردی شامێ، کوردی ئۆردن، کوردی مسری و غینی وێنا. ئەز هەوار و گازی دکم خێرخوازی کورد دۆڵەمەندی کورد نەهێلنگ و مەسیری کوردی لبنانێ ببن مەسیری کوردی شامێ و ئۆردنێ و مسری. بێجگا لەو هاوڵاتیە کوردانەی کە بە ساڵا چوون ئەوانی تر زمانی کوردیان لەبیر کردووە. بۆ چارەسەرکردنی ئەو گرفتە بەرپرسانی کۆمەڵەکە داوا دەکەن بەرپرسانی هەرێمی کوردستان هاوکاریان بکەن بۆ کردنەوەی ناوەندێکی ڕۆشنبیری بە مەبەستی هۆشیارکردنەوەی گەنجەکانیان بۆ خۆشیان دەڵێن لە ڕابردوودا ئەوان لە لوبنان خزمەتی سەرکردەکانی شۆڕشە جۆر بە جۆرەکانی کوردیان کردووە. لە دوای شۆڕشی گەلانی سووریا ژمارەیەکی زۆری کوردی ڕۆژاوا ڕوویان لە لوبنان کرد. ئێستاشدا ئەرکی سەرەکی کۆمەڵەی خێرخوازی کوردی لوبنانی کۆکردنەوەی کۆمەک و دابەشکردنی هاوکاریە بەسەر ئاوارە کوردەکانی ئەو وڵاتە. NRT هەوڵیدا ئاوارە کوردەکانی لوبنان بەسەر بکاتەوە، بەڵام بە چەندین بیانووی جۆرا و جۆر ئەو هەوڵە سەری نەگرت.
اما فانجلا ام بلد كنج بون كردي مني روج افا ونزانين قال لك جهاتن باز فانجلي وان تشتي وان تنا بجمالي خدركتن بيت تشتكي اجا ام فانجلا بلد كن جوار اليكاري جوار نبز فانجلا جانا مواد غذائيه ام بلد كن لحوم اضاحي اجي ام بلد كن حر فتراكي عم تشتكي بلد كن ئەگەرچی ساڵانە کوردەکانی لوبنان لە کەناری دەریای سپیناوەڕاستدا یادی جەژنی نەورۆز دەکەنەوە، بەڵام خۆیان دەڵێن ئەم ساڵ بەهۆی هێرشی چەکدارە تۆنڕەوەکانی داعشەوە ئەو یادەیان ڕێک نەخستووە. کاروان ڕەحمان NRT بەیروت.